ئامار و ڕووداوەکانی ساڵی 2021 دەخەینە ڕوو لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین. ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ساڵی 2021 270 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. بە بەراورد بە ساڵی 2020 148 ڕووداوی هاتوچۆ ڕووی داوە، کەواتە ڕووداوەکانی هاتوچۆ زیادیان کردووە. 122 ڕووداوی هاتوچۆ زیادی کردووە. سەبارەت بە قوربانیانی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2021 390 هاوڵاتی بوونەتە قوربانی بە گیانەدەستدان و بە بریندار بوونەوە. بە بەراورد بۆ ساڵی 2020 170 هاوڵاتی بوونە قوربانی، کەواتە ڕێژەی قوربانیان لە ساڵی 2021 زیادی کردووە کە 220 قوربانی زیادی کردووە. سەبارەت بە گیانەدەستدان لە ساڵی 2021 49 هاوڵاتی ژیانیان لەدەستداوە لە ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ کە 42 هاوڵاتیان لە ڕەگەزی نێربوون و 7 هاوڵاتیشیان لە ڕەگەزی مێبوون بەداخەوە. 28 هاوڵاتی لەوانی کە ژیانیان دەستداوە 28 هاوڵاتیان شوفێر بوون، 14 هاوڵاتیان سەرنشین بوون و 7 هاوڵاتیشیان پیادە بوون. بە بەراورد بە ساڵی 2020 19 هاوڵاتی گیانی دەستداوە